خۆشەویستان سەلامی خواتان لێبیتن ئەمە وەکو دکتۆر دلێر ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عیسا دەکەین بە خۆڕایی. سەلامی خواتان لێبی خۆشەویستان، پیرۆزبایی خۆم ئاراستەی گشت مرۆڤایەتی دەکەم بە ڕۆژی هاتنە دنیای پێغەمبەر حەزرەتی عیسا کە دەکا 25/12 ئەو چارشەمەی بەو مناسبەیەوە نۆرینگەی دکتۆر دلێر لە بۆ هەموو خەڵکی بە خۆڕاییە مسلمان بی یاخود غەیری مسلمان لە بۆ هەموو مرۆڤایەتی ئەو ڕۆژەیەم عیادەکەم بە خۆڕاییە دەرێن لێدەن سەڵاواتان لێدەن لەسەر دیداری پێغەمبەر، چونکە پێغەمبەری نازدار لە قورئانی پیرۆز فێری کردینە کەوا لا نفرق بین ئەحد منهم، ئەمە هیچ جیاوازی ناکە لە بینی پێغەمبەرەکان و لە ئەرکانی ئیمانی ئیسلامیش فێر بووینەکەوە ئیمان بینین بە پێغەمبەرەکان هەموو پێغەمبەرەکان. ئەگەر بمزانی با وەکو دکتۆر دلێر ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی نوح یاخود حەزرەتی ئیبراهیم عەلەیهی السەلام یان حەزرەتی یوسف عەلەیهی السەلام ئەو ڕۆژانەشمان عیادەمان دەکردە خۆڕایی و لە بۆ ئەوەی کەوا خوای گەورە نوێنەری ناردیتە سەر زەوی لێیەکە ئەمە لە ئەرکانی ئیمانەوەیە فێربووینە باوەڕمان بە پێغەمبەران هەیە. لێ ڕۆژی چارشەممە نۆرینگەی دکتۆر دلێری لە خستەخانەی مێهرەبانی لە بۆ هەموو کەسێکی بە خۆڕاییە دەرێن مێهرەبانی هی هەمووانە لە بۆ هەمووانە بە بێ جیاوازی ئەوەی پێویستی بە دکتۆر دلێریەبی دەستی خۆمان دەکەی نەخێر ئەو ڕۆژی. ژمارە سکرتێرەکانم 0750 751 7 0750 580 0690 لە ساعت 3 لە نۆرینگەی دادەنیشم تاوەکو هەموو نەخۆشەکان دەبینین. ئەگەر دەی شەو ئەگەر یەکی شەوێش بیتن هەر بەردەوام دەبین دەرێن خزمەت خێرخۆشی بەردەوامە میهرەبانیمان لە بەرەوەی دروست کرد تاوەکو هەموو مەراسیمە ئاینەکان بەرزڕادەگرین لە ئاینی پیرۆزی ئیسلام فێربووینە جیاوازی ناکەین لە بینی پێغەمبەران لێدەن سەڵاواتی لێدەن اللهم صل على سيدنا محمد. لە دینی مەسیحیش دەرێتن لە پاشە من پێغەمبەرێک دێتن ناوی ئەحمەدە کەوا پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بەبرا باسی پێغەمبەر عیسای کردی عەلەیهی الصەلاة وەسسەلام لێ کە دەرێم چارشەمێ لە بۆ هەمووان بە خۆڕاییە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی